أتان باداري بادوكي كاغ بخوشي همولايا ليس ثانية باش يمشوا ديارا يمشوا ديارا باقم بيشر ماي زايا لي سمتور زايا لي سمتور كلم ويا قرمي بخوشي همولايا هم مقاماتانا پیشکش به همولايا زمانج رمضان پیروزدا صدى زلوبان الصدى زلوبان جامين ستر زين خفت شادشان خفت شادشان جا غمد ما يخبر زين وشن وشمعي بوشن فما مقامد خاغين بويدوري عزيز بويدوري عزيز غمد ما يخبر زين يا من أمان 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 تزروي نايا تدوي بخير بيتو
بخۆشی پێشکەشە بە ڕادیۆی گەڕیان شوية رمضان هذه يعني مقامات كتوك ومقامات الجميع تكون وهو ويقوى متابع سلامت بدەست خۆش بکات يشكاش بيبقى حمولايا سلامت بکات بجي ساكا جزاجا بعد شاء قەتال خەڵکەدا پێشکەشە بە ڕادیۆی گەڕیان بەڵێ بینەرانی بێسەرام زانن ئەگەر پێویستیان بۆ هەبوو لەگەڵ ئێوە دانیشتن ژمارەی یەکێکتان بکەنەوە ئەحمەد بارەکەی خۆت بڵێ صفر حوصة حفتا سطو بستوسية هجدا چلونو هاي لقسمت همولايا كعم مانجا چی حەزی کرد ئەلەو دەنگە پێبەش نەبێتانە پەیوەندیان پێ بکات دەست خۆش کاک جەزایری هنرمەندە خۆشەویستەکان هەر بژین یا ڕەبی هەری گوڕەکە ئاری 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 امشاوي وارحلي هذه دار يا شبر وزاي بارين داقع اخوايا دخيلنا ساحريات قريب بماي جاه وسر وختم بماي هذه زمار يا بابناي وبن زامي ببرم زامي داي زامي سختم لا يا بماي بخوشي همولايا آري كراجان يا مشوايا خبيتي ماي فلك آري خوايا
داگ بەڵای من پەشتن کاکە زەزاگیان بەڵای لای بیار آری کوڕاگاری ئاری لای شومی چارەم یەتیم ئاری لای کەمە یەخباڵی مای هەر جارێکە فرسەتێک دەگەر جارێکە فرسەتێک با ببرم منیانە خەڵێ آری کوڕاگاری ئاری شەوای خەوێ دیم زەڵم دەدەی فەرەک ئاری خەوای درۆنیان بەڵای من پەشتن یاران داگ بەڵای من پەشتن دووبارە با ببرم بەڵای لای بیانای آری کوڕاگاری ئاری دیامای ڕێژاوانای فەرەک ئاری ڕوخسەرمای زەردەنای دادوریانای فراورم کردنای نەمان من بمرم تو نبی آی بمای آی بگای
سر قلب زفين بارم بل شوري عباي خستا سرنا بخوي دشيب وسيران امنيش ليرا دار بدايات بخوي دشيب وسيران جان امنيش ليرا دار بدايات املانو لا نذكم السوق اليد اسلام لا نذكم املانو كم ومن يخسيري تومجا كانت كايا ومن يخسيري تومجا حوالي الشيخ كانت كايا ويدر دكم تولانيا نخوش دار دارم ويدر دكم تولانيا أريا أغلاب كدكتوري وانيا أريا أغلاب بوفان كنجان قد حشيمي وانيا أملانو أولادكم بشكل يد اسلام لا ندكم املانو اولادكم بشكل يد اسلام لا ندكم ومن يخشيني تومجان حوالي شيخانتك ومن مجبوري تومجان حوالي قرميانتك بخوي دشيب وسيران امنيش ليرا دار بدان يرم دشيب وسيران هوار امني كردوا دار بدان املانو اولادكم وسوق اليد اسلام لا نتكم املانو اولادكم وسوق اليد اسلام لا نتكم ومن يخسيري تومجان حوالي شيخانك اوتي هالكيش يكي خوش بكاي جزاك ريز وحرمتم بو همو لايه هيا كاكا انجو مره الرشا خوش صباح اي باشا بعيبه ريز وحرمت ما بو همو لايه هيا والله فرقينيا ياما خزمتكار ايوين هاكا جزائر خزمتكار او ملة جوانين وشويستانه رزو حلمت من بو كاك هنجومان وشويسته بخوا حضرت شعبازوان روشگه و کاک جزان خلاقوی لکم والله صورت نيه الصباح
بتپەرستیە ڕووەکاتە چاوەکە ئەم دڵی وەک بتپەرستیە ڕووەکاتە چاوەکە ئاخ نوێژەکە بۆ تیشک و چاوە زوڵفات تێکەڵاوەکە گەرچی ئەیشێلی بە زەبری خوێندنەوە پێڵاوەکە گەرچی ئەیشێلی بە زەبری خوێندنەوە پێڵاوەکە قەت بەدڵڕاق باست ناکەم نایزڕێنم ناوەکە چونکە ئەیزانم تەلاری یارە خوا پێداوەکە چونکە ئەیزانم تەلاری یارە خوا پێداوەکە مەستی کردوم بۆیە لە عاستم نابینێت چاوەکە ئەی بێوەفا بەخەوان بۆ ئەو مەبەستەی گوڵ ئەلاوێنێتەوە بەخەوان بۆ ئەو مەبەستەی گوڵ ئەلاوێنێتەوە بۆ ئەوای گەورەی بکا و بە پارە بیگۆڕێتەوە
بفرۆشێ بەو کەسای خەڵکی ڕوتێنێتەوە بفرۆشێ بەو کەسای کە خەڵکی پێ ڕوتێنێتەوە بۆ ئەوای مێزی شەرابی پێ بڕازێنێتەوە حكمي كاك جزاجر حكم خۆشەویستانی ڕادیۆگەڕان بەڕاستی بن هەموو جارە جوپاتێکەوە ئەوەی مامانە بوو یەشی بەکەین ئەدینا هەرگیز بە دانیشتێک و بە دوان و بە سەد دانیشتنیش پێ نابینێت حكم جا من هام لخدمتنا حتى روج مردن هەتایەک لەمە شاندا چینە بن ئەکواپارک پێمابێت بەڵێ ئەواداری مەقامی ڕەسەنی گەرمێنە نیگە ناوەسی و کەسانی و تاوکەن و بەستەکانی گەرمەسێر دەفانە شان بۆ ئەکواپارک بۆ ئەوی گەرمێنیتیەوە گوێبیستێمان بن واگەرەوەش دەبێت ئەحمەد ڕقەمەکە کۆی بن دۆ دوایی لە پۆستەکەش پۆستێکەکەن ئەتوان ئەم مانگ کەدا ماژێرانمانی ڕەبزای پیرۆز بۆ هەر دانیشتنی و شەوچەدەشی بۆتان ئازاد تەنەداغین لە ڕوندی خۆشەویست لە هەولێرە ئەڵەدەن پۆستەکەی جوانت هێناوە سەڵاداوزەیە برای باوکە ئەگەزار خۆی بە ڕوندێکی زۆر بەکارەوە دەرخۆشیشە من رياض واحترام بو حب رجال الشوام خلوة جاه مال باختيارا عالم قص خفتن عاقلا ريديم جاد وسخ وردورا تمنتي بري جاه بخم نزاني وام دزاني آي دمين يجواني رجانا كاتيك مزاني سر لي سبيبو داخي قران معاي اخبو جاف جارا رجانا قتم بجوان يكد جا من توم خوش ويرم بك بمامي واون تشوي
ئەرێ گیانە سەری سەری کردم ئەرێ گیانە سەری سەری کردم لێی سپی بوو گوتی تۆ پیری و ئای من جوانم دەوێ ئای وەخۆم ئای بێکەس خۆم ئای ئەرێ جانە من وەیزی خوزاخنە لە بنای دیم بەڵام سەفەر بە وژەی ڕۆتابنای دیم ستان جەرگم ئەرێ جانە یاران بێنەوانە لە بنای دیم چمەی لێ تازەکەی دەچن پەڕی گوڵای پەروەزەکەی هەیات وەخۆم ئای دیەمە ئای وەخۆم ڕەحەکەمی دای ڕەحەکەمی قوربانت کێشە نییە کاژە برای باوکم کاگە جەزای خۆشەویست بانچاو ئەحمەد حەزەکەم زەربەکە لێدا کاک جەزا بەستەیە لە جوابەکەی ئەڵڵا وچێتە خۆشەوەریەکم تاسیری دارەوە ئامینە بەڵام بەڵای گرتووە دوو پەنجە کوردی فرقم كايلهم انجامي لم بديتي تشوزون يزوروا ياكم اوامي لم بديتي جانكم يزوروا ياكم امين امين نازلين بحلجي ريكوتي امين نازلين بحلجي ريكوتي
مسافرتي دنيا بەڵام بەڵای گرتووە خۆت و پەنجەفورەتی دێنێ داگای پابنار یای وبن اری برایان زانکای سختم نفس رحمك ولا يستقلال وزن عزيزك ما يجارك يا نهات يا فلك عزيزي وسر يا وقت لا جاي فبنار يا وبان زامك زامي دلم ده آمن ما آمن ما آمن ما نما 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 يا نما نما أوش بخوشي همولا وحكمي رحمتي مولا وهذا خدمتتان کای جزا قربان دم كاك جزا دست توش خوش بيدت جنابت خوش يا ربي هرب من